هۆکارەکان زۆرن بۆ ئەوەی کە کۆمەڵی خەڵکێ نایەنە ئێرە هەندێکی مولتەزیمە بەوەی بە تهدیدەوە تهدید دەکرێت بەڕاستی گەشتونێتەوە قەناعەتە کە تەلەفۆنیان بۆ دێ لەم لەولاوە تهدید دەکرێن بۆی ئیشەکان نڕوا و مەجلیس کۆنە بێتەوە هەندێک هەیە خۆی بڕوای بە ئیش نەماوە تەمەڵە تەوەزەلە ئامادە نابێ و نایە و هەندێکش هەیە حەز بەوە ناکە کە ئیشی ئێستا خزمەت گوزاریە لە شارەکە بکرێ ئەی شوێنێتەوە بەسەر مەجلیسا بۆ ئەوەی مەجلیسەکە نەتوانێت دەسەڵاتەکانی خۆی ئەنجامدا ئەمانە هۆکارن هۆکاری تریش لە دوای ئەوە هەیە لێرە ناتوانین هەمووی بە ئاشکرا باسکەی بەڵام ئێمە گەشتونێتەوە قەناعەتە هۆکارێ بۆ نمونەمان ئێمە سەرۆگەکەمان هەموو سێشەمەیە نەخۆشەکەوێ و قسەشمان لەگەڵی کردووە هەستەکەین کە ئەیترسێنن هەستەکەین تهدید لە پشتەوە هەیە هەستەکەی نەخۆشەکەی ڕاست نییە ڕۆژانی تر دێ لەسەر کورسەکە دائەنشێ بەڵام ڕۆژی هەڵبژا بڵین کۆبوونەوەیە ئامادە نابێت ئەمە یەکێکە لەوە هۆکارانەی کەوا زمانی زبری بەکارێنن قسەی زبری لەگەڵان هەوڵێکەیە ئێمە تێمان نەپەڕان وەکو کورد ناتوانین تەوقع لەسەر ئەو مەسەلەیە بکەین لەبەرەوەی پارەیە ئێمە خۆمان ناخینە ژێرباری میزانیە و سبەی دوای مسائلەمان لەگەڵ بکرێ و محاسبە بکرێن لەسەر ئەو پارەیە چۆن سەرف کراوە چۆن نەکراوە ئێمە داوای ئەوواکەین کە بە نسابی کامل لێرە دەنگ لەسەر میزانیە و پرۆژە و مناقلەکان بدرێ و لوجانەکان تەفعیل بکرێ و ئیشەکانی خۆی بکرێ بۆ ئەوی بتوان ببنە ڕەقیبێک لەسەر ئیش و کارەکان ئەوان دەیانەوێت ئەو لوجانانەش دەوری خۆیان نەبینێ ئێمە ئەمە مەبەستەکەمانە فەرقەکە لە بینی ئێمە و لایەنەکانی تر ئەوەیە ئێمە دەڵین ئەبێ لوجانەکان کارا بکرێنەوە ئیشەکانی خۆیان بکرێت و ساڵانی پێشووتر و مراقبەی تەواو لەسەر پرۆژەکان بکرێ ئەوان دیارە پیان ناخۆشە ئەوە بکرێ کەسە بۆ خۆی